بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لاڵقەی شنوی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. جن چییە و شێوە و پێکهاتەکەی چۆنە؟ چی کاریگەریەکی لەم دنیاە لەسەر مرۆڤ هەیە؟ پەیوەندی نێوان مرۆڤەکان بە جنەکانەوە چین؟ ئایا جنەکان دەتوانن سوود و زیان بە مرۆڤەکان بگێنن؟ ئەمانە و چەند پرسیاری دیکە لەبەرەیەم تەوەرەیەوە ئاراستەی مامۆسای بەڕێز دکتۆر تاها زەڵمی دکتۆرە لە تەفسیر و زانستەکانی قورئان دەکەین. بە گەرمی سەرەتای بەرنامە بەخێرهاتنی گەرمی بەڕێزیانەکەین بەخێر بێن جەنابی مامۆستا. سپاس بۆ جەنابتان، دەستان خۆش بێت. جەنابی مامۆستا با لێرەوە دەست پێ بکەین بزانین جن چییە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. آمين. سرتا سپاس بۆ بەڕێستان بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ کارمەندەمان دوونە ناسەکانی کەناڵی پەیام و ئەم بەرنامە و سەرجەم ئەو بینەرانەش کە بە دیار بەرنامەکەی ئێمەوە دائنیشن. زۆر سپاس. ئومێد دەکەم ئەم بەرنامەیە ببێتە مەڵۆیەکی ئیزافە بۆ سەر خەرمانی بیر و معریفە و تێگەیشتن و جوانەکانی خۆمان و ئەو بینەرانەش کە لەگەڵ بەرنامەکەی ئەبن. هیواداری. بابەتەکە بابەتێکی هەستیارە. بەڵێ. و سەرەداوی زۆری هەیە و ڕاو ڕای جیاوازیشی لێ ئەکەوێتەوە. خوا پشتیوان بێ ئەوەندەی دەرفەتە بێ بە تێگەشتنێکی دروست لەم بەرنامەیە دەرچین بە جۆرێکە ببێتە مای بەهرە، ببێتە مای بەرچاوڕوونی، ببێتە مای ئارامی بۆ قەناعەت و تێگەشتنی بینەرە بەڕێزەکانمان ئینشاءڵڵا. جن طبعا طبیعی ئێمە بمانێ قسە لەسەر هەر چەمکێ بکەین ئەبێ لە دەرگای پێناسەوە لەو چەمکە بچینە ژوورەوە. پێناسەش دیارە دوو ڕەهەندی هەیە لەلایەنی زمانەوانیەوە و لەلایەنی پسپۆڕی و زانایانی تایبەتمەند بەو بوارە چۆن باسی ئەو شتیان کردووە. وشەی جن بە شێوە گشتێکی ئەگە من قاعدەیەک بدەم بە بینەرانی بەڕێز بۆی تێبگەن چۆن توێژنەوە یا تێگەیشتن وەڵسەویاندنیان هەبێ بۆ هەر چەمکێکە ئیبیستن. هەر وشەیەک لە زمانی عەرەبیە دوو پیتی جیم و نونی تیابوو بە گشتی ئەم مانای ئەگەیەنێ. جیم لەگەڵ نونە بە مانای شتێکی شاراوە و نادیارە. بۆ نمونە ئەڵێ جەنە اللەیل و یعنی شەو هات بە تاریکیەکەی زەوی داپۆشی دایپۆشیوە دیار نییە. بە بەهەشت دەوترێت جەنە بۆ لەبەر چڕ و پڕی لق و پۆپی دارەکانی ناوەکەی دیار نییە. بە کۆرپەلەیسکی دایە دەوترێت جەنین جیم و نونی تایە بۆ چونکە بە پەردە ڕەحم داپۆشراوە دیار نییە. بە کەسی کە تەواو نەبێت لە ڕووی عەقلیەوە پێوترێت مەجنون بۆ چونکە عەقلی داپۆشراوە. جن بریتێ لەو کائینە لەو مەخلووقەی کە لە ئێمە شاراوەیە. ئەمە وەکو ئەسڵی وشەکە مانای داپۆشین و شاردنەوە و دیار نەبوون ئەگەیەنێ. بەپێی تێگەیشتنی زانایان جن بریتێ لە دروستکراوێک لە دروستکراوەکانی خوا هەیە، ئیمانمان بەبوونی هەیە کە مەوجودە و لە هەمان کاتا مکەلەفە وەک ئینسان بەوەی کە چاکە بکە و لە خراپە بە دوور بێ. و ئەم پێغەمبەرەی ئێمەش کە موحەممەدی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم بۆ مرۆڤەکان نێراوە لە هەمان کاتا بۆ جلۆکەکانیش نێراوە. ئەمانیش خاوەنی ژیری؟ بەڵێ چونکە عەقڵ مەناڵی تەکلیفە، ئەگەر ژیری نەبێ تەکلیف نابێ. مادام خوا بفەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، تەکلیفی عیبادەت لەسەر ئەساسی عەقڵ و ژیری ئەبێ کەواتە ئەوانیش خاوەنی ژیری و عەقڵن. هەر پەیامێک بۆ مرۆڤ نێردرابێتە سەر زەوی لە ڕێگەی هەر پێغەمبەرێکەوە، ئەوانیش مشتەرەک بوون تایە بە ئیسلامیشەوە باوڵین. لێردا زانایان دوو بۆچوونیان هەیە. ئایا جن پێغەمبەری تایبەت بە خۆیانیان هەیە یانیانە؟ بۆچوونێکیان پێی وایە کە نەخێر پێغەمبەرانی مرۆڤ پێغەمبەری جنەکانیش بوون، بەڵام بۆچوونی بەهێز ئەوەیە کە هەیان بێ. بۆچی؟ چونکە خوا فەرمێ وەلجانە خەلەقناه من قەبل، ئێمە جنۆکەمان پێش ئینسان دروست کردووە. جا ئەگەر زەمەنی هاتنە دنیای جنۆکەکان لە پێش مرۆڤەکان بوو بێ کەواتە لەو زەمەنای پێویستان بە پێغەمبەرێکە بووە بەر لەوەی
مرۆڤ دروست ببێ کەواتە ئەشێت بەم تێگەیشتن ئەوان خاوەنی پەیامبەری خۆیان بووبن لە هەمان کاتا لە سەردەمی پێغەمبەری ئینساندا ئەوان مکەلەف بوون بە تەبەعیەت و شوێنکەوتن بۆ پێغەمبەر لە سەروی هەموو ئەمانەوە قورئان ئەم ڕاستیە ئەگەیەنێ و جەختی لەسەرکاتەوە کە ئەوانیش بە هەمان شێوەی مرۆڤەکان ئەبێ پابەندی پەیامی ئاسمانی دوا پێغەمبەر بن کە ئەم قورئانەی محەممەدی ڕەسوول اللهە صلی الله هەمان عليه یاسا و ڕێستای کە ئێمە شمولی ئەوانیشەکە شمولی ئەوانیشەکە مامۆستا ئەگەر شێوە و پێکهاتەی لەو دەقانی کە ئیسلام لەبارەیانەوە مەسەلەن زانیاری بە ئێمە ئەدا هەم شێوە پێکهاتەیان هەم هەر زانیاریەشی ترکی ئیسلام لەبارەی جنەوە بە ئێمە یەگەێنێ چییە؟ سەرەتا پێم خۆشەوە بڵێم جین مادام نابینرێ شتێکی غەیبیە ئەچێتە ناو منزیمەی شتە غەیبیەکانەوە معلومات و زانیاری مرۆڤەکان لەسەر ئەو شتە غەیبیانە وەستاوە لەسەر خەبەری صادق خەبەری صادق بریتێ لە قورئان بریتێ لە فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەو دوو ڕێگایە ئێمە هیچ ڕێگایەکمان نییە بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بۆ شتێک شاراوەیە وەک چی وەک بەهەشت و جەهەنەم ئێمە هیچی لەبارە نازانین ئەوە نەبێت کە خوا و پێغەمبەر فەرموویانە وەکو محشر و تەوزیعبوونی نامەی ئەعمال و وەستان لە ڕۆژی محشر و زیندوو بوونەوە و عالەمی فەریشتەکان و ئێمە لی نازانین وەنیە بە هەمان شێوەش سەبارەت بە جنۆکە ئەوە نەبێت کە خوار لە قورئانە فەرموویەتی و هەندی ئەحادیثیشان ئێمە شتێکمان لە بەردەستانیە قورئان بە تەفسیلی و بە ڕاشکاوی ئەم باسی بەیان کردووە بۆ نمونە کە ئەفەرمێ ئەم ئینسانە لەگەڵ دروست بووە ئەفەرمێ وەالجانە خەلەقناه من نار السەموم ئینسان لەگەڵ دروست بووە فریشتە لە نور دروست بووە بەڵام جن لە نار دروست بووە لە ئاگر خوا دروستی کردوون ئەمە ئایەتی قورئانە ئەمە ئێمە زانیمان ئەوان مەوجودن بەڵێ لە چی دروست بوون لە ئاگر خوا دروستی کردوون ئاگریش شتێکە کە بربەستی نییە خوا لە جسمێکی بەوانداوە بربەست لە بەردەمیانە نییە ئەتوانن دیوارەکان ببڕن ئەتوانن سنوورەکان ببڕن ئەتوانن ئەگەر بەدەرە لەو سێ دۆخەی کەمادە ئێمە فیزیاییان پێناسەیەکی دۆخی شلی و ڕقی و گازی تەبانە بێت دۆخێکی تایبەتی هەبێت دۆخێکی تایبەتە مادام بابەتەکە بابەتێکی غەیبیە ناچێوێتە ناو چوارچێوەی هەستەکانی مرۆڤەوە بە پەیبردنەکانی ئینسان تەقیم و هەڵسەگاندنی بۆ ناکرێ چونکە نابینرێ کە نەتبینی حتمما ناشی بیسی کە نێشت بیست خۆ دەستیشی لێ نادەی وەنیە کە دەستیشی لێندا خۆ بۆ ناکرێ یعنی ناکەوێتە ژێر کاریگەری هەستەکانی مرۆڤەوە کە نەکەوێتە ژێر کاریگەری هەستەکانەوە ئەو کاتە ناتوانین حکمی بەسەر بین تەنیا بەو ئەندازە نەبێ کە قورئان بەیانی کردووە یا فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر لەباری جنەوە چیمان پێڵێ دین جن نەسەکانی قورئان زۆر بەحسی کردووە طبیعی ئەوە بزانین کە باسی شەیاطین لە قورئانە کراوە مەبەستی پێی جنە چونکە ویستم بەو پرسیارە بکەم جیاوازی چییە یان پەیوەندی چی لە نێوان شەیاطین و جنە فەرقەکەیان ئەوەیە کە وتمان جن دابەشە بن بەسەر چاک و بەسەر خراپە خۆیان لە سوورەتی الجنە لە قورئانی پیرۆزە لەسەر زمانی خۆیان ئەمە ئەگەڕنەوە وأنا منا المسلمون ومنا القاسطون هەمانە ئێمە مسلمانە و هەشمانە مسلمان نییە یعنی کەواتە جنەکان وەک مرۆڤەکان مسلمان و نامسلمانیان هەیە کەوتە جن یعنی احتیمالە ئەم جنە مسلمان بێ احتیمالە کافر بێ بەڵام کەوتە شەیاطین تەنیا کافرەکان ئەگرێتەوە شەیاطین مەبەستەوەی کە پەیوەندیان بە شەیطانەوە هەیە شەیطان خۆی کە گەورەی شەیاطینە شەیاطین جەمعە شەیطان مفرەدە خۆی شەیطانە بە مانای چی هاتووە تا شەیطانە یعنی ئیبتەعەدە یعنی دوور کەوتەوە ئەم شەیطانە لە ئیمان دوور کەوتەوە بۆیە لە ڕەحم و بەزەی خوش دوور بەستم هەر ئەو شەیطانەیە کە مسلمانان پێناسەیەکەن و دوورە لە ڕەحمەتی بەڵێ بەڵێ ئەمانیش تابعی ئەون چونکە ئەمانش جنن لێ شەیطانیش جن بوو کاتێک کە شەیطان بێئەمری خوای کرد خوا ئەفەرمێ کانە من الجنی شەیطان شتێکی تر نەبوو جگە لەوەی کە جنۆکە بوو بەڵام لە ڕەهەندە خراپەکەی جنۆکە بوو لەوانە بوو کە تابع بە ئیمان نەبوو تابع بە پەیامی یەکێ لە پێغەمبەران نەبوو ئەمری خوای قبول نەکرد بۆیە دوور کەوتەوە لە ئەمرەکە دوور کەوتەوە لە ئیمانەکە خوش دووری خستەوە لە ڕەحمەتی خۆی ئالێرەوە جنۆکەکان لە قورئانە بەوە باس کراون کە مەوجودن بەڵێ لە ئاگر دروست بوون ئەمە دوو مکەلەفن بە عیبادەت ئەمە سێ دارای ژیرین ئەمە چوار لە هەمان کاتا جنۆکەکان دابەشە بن بەسەر ساڵح و تاڵحە بەسەر قاسط و مسلمە یعنی باش و خراپ
تاوە و قابلەتی هیدایەتیشیان هەیە قابلەتی هیدایەتیشیان هەیە چونکە موسڵمانیان لێ دەرەچێت لە شوێنێک ئاماژت بۆدا جەنابی مامۆستاوان پێش مرۆڤ دروست بوون باشە ئەبێ هەر ئەوان شوێنی با بڵێ نیشتەجێکردنیان شوێنی بوونیان تەنها ئەم هەسارەیە بێ کە پێی دەوترێت زەوی لە شەرعا ئەمە ئاماژەی پێدراوە و حەسر کراوەیان مەرج نییە تەنیا لە زەویان نیشتەجێ بوو بوون چونکە ئەوان وەک پێم وتی بربەست لە بەردەمیانانە ئەتوانن هەموو گردون بگەڕن فەزاکان تەی بکەن بە تایبەتی پێش هاتنی قورئان خۆیان لەسەر زمانی ئەوان خوا بۆ ئێمەی بەیان کردووە ئەیانوت ئێمە وأنا كنا نقعد منها مقاعد للسمع جاران پێش هاتنی قورئان ئێمە بەرز ئەبووینەوە ئەچوین بۆ ئاسمانەکان شوێنی دانیشتنمان هەبوو گوێمان لە بەرنامەی ڕۆژی ئیش و کاری فریشتەکان ئەگەر کە لە نێوان خۆیانە تەوزیعیان نەکرد تۆ بەیانی چیەکەی بەیانی ئەو چیەکان لەکوێ لافاوێ ڕۆدا لەکوێ ڕەشەبای هەڵەکە دەوار و ڕەشماڵێک با ئەیبا مناڵێک ئەخنتیە فڵان ئەبێ گوێیان لەمە بوو ئەوان تەوزیعیان نەکرد ئەمانە خێرایەکی لە ڕادەبەدەریان هەبوو زوو ئەگەڕانەوە بۆ لای کاهینەکان پێیانەوتن کە ئەمڕۆ ئەوە ڕوەدا کاهینەکانیش هاتن بە ناو خزم و عەشیرەتەکەیان ئەیانوت ئەمڕۆ ئەوە ڕوەدا کە کاتێ مطابق دەرەچوو ئەو شتە ڕوویاوە ئینجا ئەم کاهینانیان لێ بوو بەخوا ئەیان دەمانە غەیب ئەزانن بۆی ئەکرێ بڵێن سەرداوێک لەوە بەجێماوە بۆ مجتەمع و کۆمەڵگە دواکەوتوەکان ئەمڕۆ لەو ڕێگایەوە ئەیانەوێ هەندێک شت تاوتوێکن کە ئەگەر مەجال بوو لە کاتی بەرنامەکە قسەی لەسەر بکەین کەواتە جنۆکەکان پێش هاتنی قورئان توانیویانە بچنە فەزا مەسنووریان بڕیوە لەبەرەوە ئاماژە نییە بەوەی ئیلا ئەبێ نیشتەجێی سەرزەوی بن بەڵام ئەوانەی کە هی ئەم سەمەنەی پێغەمبەری ئیسلامن هەر ئەبێ لە سەرزەویە بن چونکە ئەم پێغەمبەرە پێغەمبەری سەرزەویە ئەم پێغەمبەرە پەیامەکەی بۆ ئەهلی سەرزەویە ئەوەش کە ئەهلی سەرزەویە جنۆکەیە و مرۆڤە کەواتە اینجا ڕێگەشیان لێبراوە فەمەن یەستەمیع الآن یەجد له شهابا رەصەدا پێشتر نامانزانی ئەڵێ جنۆکەیان ئێمە نازانین چی گۆڕاوە چی دروست بووە ئەمە چیە وا هاتوۆتە پێشەوە جاران نەچوون بە ئارەزوی خۆمان گوێمانەگرت ئێستا تیرباران نەکرێن ئەسووتێنرێن ناتوانین بەرز بینەوە فمن يستمع الآن هەر جنۆکەیە بیەوێ ئێستا بەدوا ئیتر گوێ لە کاروباری فریشتەکان بگرێ یەجد له شهابا رەصەدا تیرێکی ئاگرینی بەرەکەوێ ئەوشی پێتێ وأنا لا ندري أشر أريد بمن في الأرض أم أراد بهم ربهم رشدا جنۆکە وتیان ئێمە نازانن ئەم تیربارانەی ئێمە و ئەم ڕێگرتنە لە بەرزبوونەوەی ئێمە چی بە دوای خۆیان ئەهێنێ ئایا شەڕێکە بۆ سەرزەوی یا خێرێکە و خوا ئیرادەیەکە بە ئەهلی سەرزەوی ئەمە چی لێ خوێندرێتەوە زۆر باش ئەمە یەکشت پێ بڵێ ئەمە چی لێ خوێندرێتەوە ئێمە نازانین ئەمە شەڕە یا خێرە یعنی جنۆکە ئاگایان لە غەیب نییە نهێنی نازانن بەڵێ زۆر باش ویستم پرسیاری ئەوە بکەم تەبعیەتی ئەوان چۆنە بۆ مرۆڤەکان بە تایبەتی پێغەمبەران کە بۆ ئەوانیش نێدراوە بە تایبەتی تر محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام ئایا چۆن پەیامەکان وەرزەحە چۆن مەسەلەن پەیامەکە گەیەنراوەتە مرۆڤەکانی دەوروبەری هاوڵانی بەسەر ئەو چۆن جوانە مەسەلەن فریشتە هاتوون گوێیان لە پێغەمبەر گرتووە پێغەمبەر وەک مرۆڤێکی ئاسایی نەبوو صلی الله عليه وسلم بەو ئیعتیبارەی مادام ئیدعای پێغەمبەرایەتی ئەکا پێویستی بە دەلیلێک هەیە بۆ سەلماندنی داوای پێغەمبەرایەتی دەلیلەکەشی بێتی بڵێ موعجزە بۆی ئەکرێ ئەو هەندێک شتی کردوێ بە ئینسانی ئاسایی نەکرابێ ئەو ئاگادار بە بەوەی کە فریشتە دێن گوێی لێ ئەگرن قل أوحي إلي أنه استمع نفر من الجن بڵێ بە ئیماندارانی مرۆڤ کە کۆمەڵێ لە جنۆکە هاتوون گوێیان لە من گرتووە گویان لە پێغەمبەر گرتووە دوایەوە لە سورەتی ئەحقافا باسیەکە وإذ صرفنا إليك نفرا من الجن يستمعون القرآن کۆمەڵێک نەفەر ینی مەجموعەیەک لە جنۆکە هاتن گویان لە قورئان گرت فلما کاتێ انصرفوا کاتێکە گەڕانەوە قالوا چوونە بەلای قەومەکانیان وتیان ئێمە هاتوین بانگەواستان بۆکەین پێغەمبەر خۆی گەیاندی بەوان ئەوان بوونە داعی و بانگخواز بوونە مامۆستای ئاینی بۆیان جنەکان خۆیان بوونە داعی بۆ گەیاندنی ئەم دینەی کە لە پێغەمبەریان وەرگرت قالوا يا قومنا أجيبوا داعي الله
ئەم محەممەدە داعیە لەلایەن خواوە هاتووە ئێمەش لەلایەن ئەوە ئەم پەیامە بە ئێوە ڕائگەێنین هەتا قیامەت ئەمە بەردەوامە ئێمە وەک ئینسان ناتوانین پەیام بین بە گوێ جنۆکەکانە ئەوە تەنیا لە توانای پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لەبەرەوە کەس ئیدعای ئەمە نەکات کە ئەتوانێت پەیام بە جنۆکە بگەێنێت بەڵام پێغەمبەران بە حکمی ئەوەی کە ئەرکی پێغەمبەرایەتی لە ئەستۆی ئەوان بوو ئەرکی تەبلیغیش بە دەرەجە یەکەم هی ئەوان بە جنۆکانە گەیاند و هیچ ئاماژەیەک هەیە بۆ ئەوەی ئەوان مەسەلەن کاردانەوەیان چۆن بۆ بەرامبەر هاتنی محەممەد و پەیامەکەی بەڵێ ئەسڵن کاتێک کە کافرانی قڕیش مەککە سەرسەختانە دژایەتی پێغەمبەرەکەن قبوڵی ئەم پەیامە ناکەن خوای گەورە پۆلێک لە جنۆکە ئەنێرە گوێ لە پەیامەکە ئەگرن و قبوڵیەکەن لە بابی گلەیکردن لە مرۆڤەکان نمونەی جنۆکەکانمان بۆ دێنێتەوە فەرمێتی کە ئەفەرمێ لەبیرتە کەسانێک لە جنۆکەکان هاتن گویان لێگرتی و ئەوان قبوڵیان کرد گەڕانەوە بۆ لای قەومەکانیان وتیان یا قەومەنا ئەجیبوا داعی الله ئەوان نەگەر خۆیان قبوڵیان کرد بوونە هەڵگریش و گەیاندیشان کە چیەوە خۆشتان قبوڵی ناکەن کە لە جنسی خۆشتان لە جنسی خۆشتانە ئەیشی بینن وەنیە خۆ ئەم پێغەمبەرەوانی نەبینیوە ئەوان پێغەمبەریان بینیوە لەبەرەوە قورئان لە سیاقی منەتنان و گلەیکردن لەسەر ئەو قەومە باسی ئەو جنە هێناوەتە پێشەوە یەک سوورەت لە قورئان هەیە بە ناوی ئەلئینسان یەک سوورەتیش هەیە بە ناوی ئەلجن ئەوانش مافیان هەیە ئەوانش بە ئەحکامیان هەیە ئەوانش باس و خواسی خۆیانیان هەیە ئەو سوورەتی جنە باسی سێتەوەری ئەساسیەکە یەکەمیان باس و خواسی خۆیانە بە ئێمە ئەناسێنێ وەک ئینسان کە ئەمەش هەن مەوجودن دووەمیان باسی ڕیسالەکەی پێغەمبەرەکە کە ئیسباتی ڕیسالەکە و ئیمان بە پێغەمبەرەکە سێمیان باسی ئیمان بەخوا و قیامەتەکە یعنی ئەتوانم بڵێم هەموو قورئان بۆ ئەم سێتەوەرە هاتووە کەچی لە هەمووشی بە پوختی لە سوورەتی جنە کۆکراوەتەوە من هەرچەندم پرسیارە بەدەرە لە تەوەرەی ئەسڵەکەی ئێمە و دوایی دینەوە سەری بەڵام ئەمەوێەوە بپرسم ینی ئەم باوەڕهێنانە بە جن مەسەلەن تایبەتە بەوەی ئێمە واجبە ئیمانمان بەم دروستکراوانە هەبێ بەڵام ئایا مسلمانان و ئیسلام توانیوێتی وەک زانستێک مەسەلەن لە بوونەوەرناسی لە چوزانم لە پێکهاتەکانی زەوی لە بوونی ئەم بوونەوەرە وەکو زانستێکی سەردەمیانە مامەڵی لەگەڵ بکە و بیگەێنێ بە غێری مسلمانەکانیش وە قەناعەتیان پێ بکە کە بوونەوەرەکەی ئاستر مەبەستم ئەمەیە کە بڵێم ینی ئێستا مرۆڤەکان وەک زانستێکی سەردەمیانە و زانستێکی گردردونی زۆر ئەگەڕێ بە شوێن بوونەوەرە گردردونیەکانە ئایا ئیسلام هیچ قسەیەکی هەیە لەبارەی بۆ ئەوان کە ئێمە بوونەوەرێکمان هەیە لەم سەرزەویە نیشتە جێ وەکو بوونەوەرێکی گردردونیش با وەڵامی ئەم پرسیارەت بەوە بدەمەوە کە جن ئەوەیە کە بەحسمان کرد ئێمە ناتوانین زیاتر لەوە بڵێن کە قورئان بەیانی کردووە چونکە بابەتەکە غەیبیە ناچێتە چوارچێوەی تێگەیشتنەکانی ئینسانەوە بە عەقڵی خۆی قسەی تیا بکات مەجالی ئیجتیهاد نییە بەڵام لە ئایەتی قورئان هەیە کە ئیشعارە ئاماژەیە بەوەی ئەشێ لەم گردونەیە بوونەوەرێک مەخلووقێکی تر هەبێ مرۆڤ نەبێ فریشتە نەبێ جنۆکە نەبێ مکەلەفش بە پەرستش لەکوێیە گردونی خوافراوانە لە سورەتی یونس ئایەتێک هەیە کە فەرمێ وەللله یەسجد من في السماوات والأرض طوعا أو كرها تأخيرياتك بوي بحثك لا ما ندا عليك كسانك هن لم قردونيا مكلف بسجدة بردن بوخوا من عاقل المبكاري نال ما على من بو إنسان عاقل بو كائن جانوري عاقله دي على إنسانية شو إنسان طوعا جرى إخواك لقل جنوكيا كرهن فريشتا كان إجبار كراون لسروي كبشي خرابياني هل شاكيكن أي أول شيء ك مرۆڤ نییە و ئینسان جنۆکە نییە و فریشتە نییە کەواتە شتێکی ترە ئەشێ ئەستەم بیری لێ بکەرەوە زەوی یەکێک بێ لە میلیۆنەها و میلیارها ئەستێرەی تر یعنی ئەسڵ ئەوەیە مەخلووقی تریش هەبن و ئەو ئەستێرانە هەمویان ئاوەدان ئەو هەموو ئاەتە قورئانێ باسی پێکەوە پەیوەستکردنی ئاسمان و زەویەکە باسی عالەمینەکانەکەن عالەمینەکانەکە باسی پێکەوە هاتنی ئاسمان و زەوی ئاسمانەکان و زەوی سەماوات و ئەرض یعنی چی خۆمە هەر بۆ جوانی لە پاڵەکەدا نەنراون یعنی ئێوەی نیشتەجێی سەرزەوی ئەبێ قەناعەتتان وابێ قیامەت نایە هەتا وەکو ئەم نهێنیانە کەشف نەکەن هەتا نەگەنە ئەو شتە شاراوانەی کە ئێوە ئەبەسێ بە ئاسمانەکانەوە زۆر باش دێنەوە سەر بابەتی جن پەیوەندی چییە لە نێوان مرۆڤ و جنە هیچ پەیوەندیەک هەیە هیچ لینکێکیان هەیە ڕەبتێک شتێک پێیان ئەمە پرسیارە
جەوهەری و هەستارەکەیە ئەگەر مەجاالێ بە وردی قسە ئەما بەتە بکەن و جەنابیشت تێڵ کێش و مداخەلەی خۆت و پرسیاری خۆ بکە سەرەتا بڵێن ئایا ئەم مەخلووقە کە پێ ئەڵێن جنۆکە ئەتوانێت تەئسیر بکاتە سەر ئینسانیانە و ئەگەر ئەتوانێت ئەوەی کە لە قورئانە هاتووە بەچی تەفسیری بکەین ئەگەر ناتوانێت بەچی تەفسیری بکەین تەمان شتێک واریدە لە بابی جنا پێوترێ مەسی جن بۆ ئینس یا پێوتە تەلەبوس الجنی للئینس چوونە ناو یەک چۆن تۆ لیباسێ لە بەرەکەشت ناو لیباس و پۆشاکەکانت یعنی ئایا جن ئەچێتە ناو ئینسان و ئینسان بێتە پۆشاکێک بۆ جن وانە دوایی بە زمانی ئەو بێتە قسە بە ئیرادە ئەو کەوێتە جوڵە ئەمە قسەیە کە ئەمڕۆ خەڵکێکی زۆرن بەچای خۆشتیان بینیوە خەڵک وا ئەڵێ ئایا ئەمە چۆن لێک بێنەوە سەرتا بزانین ئەگەر مەس مەبەستی چییە قورئان وشەی مەسی زۆر بەکارهێناوە إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا ئەهلی تەقوا کاتێک کە هەندێ لە شەیاطین مەسیان ئەکەن باشە ئەوان تەذەکەر و خوا و قیامەت و دین و ڕێگەی ڕاستیان بیرەکەوێتەوە ئیذا هم مبصرون ئەو کات چی ئەکەن ئەو کات فەئیذا هم مبصرون ئەو کاتە بەچاویان ڕوو نەبێتەوە و ناکەونە ژێر کاریگەری ئەو مەسە پێمان دەڵێ چێمایەتە پێمان دەڵێ بێ ئەم مەسە بە مانای چوونە ناو نەبێ بە مانای کاریگەری بێ کاریگەریەکەش لە ڕووی معنەوی و شتە ناوەکیەکانەوەیە نەک لە ڕووی لۆجستی و شتی بەرجەستە و واقعیەوە بۆ نمونە کە جن خۆی کائینێکی مەستور و نادیارە کاریگەریەکەش هێر ئاوایە ئەگەر نەک دەرفەت نەبێ هەموو ئەو ئاەتانە باس بکەم بەڵام بە ئەم حەقیقەتە بڵێم کە لە هەموو ئاەتەکانە پێگەیشتوم و دوجارش قسە لەسەر هەندێک لە ڕێی تەفسیرەکانی شێنم هەرچی ئاەتێ لە قورئانە هەیە باسی کاریگەری جن و شەیاطین لەسەر ئینسانەکە ئەڵێ تەنیا ئەتوانێت کاریگەری وەسوەسە دروست بکات لەسەر ئینسان نەک هیچی تر کاریگەری مادی نییە وەسوەسە چییە وەسوەسە بەمانە دەنگی جوڵانەوەی زێڕە چۆن ئەوسا لە سەردەمی کۆندا ئافرەتان پاوانەی زێڕیان لە قاچی خۆیان نەکرد وانە کاتێ ئەچن بەڕێیا قاچیان هەیە بە عەرزە باشە بۆچی بەوەی دەنگێ دروست بکە ختورەیە بۆ پیاوان و بۆ گەنجەکان دروست ببێ ئەو ختورەیە پێڵەن وەسوەسە بۆی ئەوەی ئەکەوێتە ژێر کاریگەری پیلان و پلانی شەیطانەوە ئەوە وەسوەسەی شەیطان کاریگەری لەسەر دروست کردووە تاوە کەواتە ئێمە ئەبێ ئیقراری ئەوە بکەین شەیطان ئەم دووشتەی لەبارەوە بزانین یەک بە هیچ جۆرێ دەسەڵاتی نییە بەسەر ئینسانە کە بچێتە ناوی جن ناچێتە ناو جسم ئینسانەوە بە هیچ جۆرێ بەڵام ئەتوانێت قسەی دومیانەوەیە کاریگەری لە ڕێی وەسوەسەوە ئەویش تۆ چۆن کۆنتڕۆڵەکە بەدەستەوەی ئەتوانی تەلەڤیزیۆنەکەت بگۆڕی خۆ تۆ نەچوو لاو تەلەڤیزیۆنەکە لێرەوە حکم لەسەر ئەو کرد نەک بە ئاستی ئەو کۆنتڕۆڵەش چووکە بۆ چووکە تەلەڤیزیۆنەکە بێگیانە لە ژێرەی توایە بەڵام ئێمە بێگیان نین نەک هەرجن مرۆڤێک ئەتوانێت ئەم وەسوەس و کاریگەری لەسەر مرۆڤێکی تر ئەم هەموو فەساد و گۆمڕاییە کاریگەری مرۆڤی خراپە لەسەر مرۆڤی باش تەواو ئەمە شێوازە کاریگەریە کە جنیش لەسر مرۆڤایەتی زۆر تەواوە سەرنج بدە ئیمامی ڕازی لە تەفسیرەکەیە 20 لاپەڕە تەفسیری سورەتی ئەلجن ئەکا 20 لاپەڕی هێناوە کەیەکێکە لە مفەسیرە زۆر مەشهورەکان تەفسیرەکە یەکێکە لەسەر چاوە زۆر گەورەکانی مفەسیرینی دوای خۆی و زۆر معتەبەرە تەفسیرێکە کە پڕە لە عیلم پڕە لە قەواعید پڕە لە زەوابێت زۆر بە جوانی تەفسیری قورئانی کردووە بناوی ناوە مەفاتیح الغەیب ئەمە کلیلی شاراوەکانی قورئانە شتی زۆر جوانی تایە لەم هەمووە بەحسەی لەسەر جن و شەیاطینە ئەڵێ گەشتومەتە ئەم قەناعەتەی کە أن الشيطان بسبب إلقاء الوساوس الفاسدة والخواطر الباطنة لم رێگەوە ئەتوانێت کاریگەری بەجێ بێڵێ وەسوەسە بۆ ئینسان دروست بکە غێری ئەوە هیچ دەسەڵاتێکی تری نییە پیاوێکی هاوچەرخی وەکو مامۆستا دکتۆر عەبدوڕەحمان حەسەن حەبەنەکە المەیدانی زیاتر لە 50-60 کتێبی لە دیراساتی قورئانی و تەفسیران نووسیوە لە تەفسیرە زۆر مەشهور و نایابەکەیە بە ناوی مەعارج التەفەکر ئەمە نووسیوێتی لە تەفسیری سوورەتی جنە 81 لاپەڕی نووسیوە بە یەک دێڕژ ئاماژە بۆ ناکات کە جن بتوانێت بچێتە ناو جسمی ئینسانەوە با بەخۆم ئینسانە چی یعنی خەڵک خۆی پیاکە
ڕاست وانە لەلایەکی ترەوە زانایە ئەگەر ئەم پرسیارە بکەم خۆت ڕێگەت پێ مندا ئەگەر جنێک بچێتە ناو لەشی مرۆڤەوە ئایا ئەمە شوێنێکی شایستەیە بە ژیانی ئەو بوونەوەرە اینجا لەلایەکی تر بفەرموو ئەم جنەکە چێتە ناو ئەم لەشی ئەم مرۆڤەوە یعنی ئیرادەی لێ وەرەگرێتەوە خۆی تەحەکومی بەسەرعکە ئەی خوا ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بۆ هەروە ئەم ئینسانە بەڕێزەی خۆی معەڕەز کردەوە بۆ گەمە و گاڵتەی جنۆکەکان بعكسها خواب جنوكي نفرموا وسخر لكم ما في السماوات والأرض بمروفي فرموا وسخر لكم ما في السماوات والأرض ونيا وما بينهما شتايا هموي مسخرة وخدمة إنسان إخو جنوكش لأسمان وأرزة أبويا بعكسه أبويا جنوك لخدمة إنسان أبويا نا إنسان لخدمة إرادة جنوك يا أبي آيتي المنظور لسر أما جالا مثلا برمونا آيتك كريتا بلغة الآن أو كسو برزانة وكبيان وايا جنوكا أتشتناو لش إنسانه كاريجريشي لسر بجي الله تيجي إياه يجي لو أنا آياتك زورك أنا بلغة الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس أواني الربا أخون سو خوركان خوار شيء ليكدون بچي بويك كاتي هلصنا والزندو أبنا ولا قيامتا ناتوان هلصنا وكسيك إرادة للسيابي أكوي وكسيك عقل للسيابي نهذا نبروج في أرواح أكوي توسل عرس باشا يتخبطه الشيطان من المس الشيطان دسيلي وشاندو الشيتي كدوا شو تنايو كارغي لسلب جيشتوا بزين المفسرين شي أفرمون ابن كثير يتكلم مفسر زور معتبر كان بوشي شو كتفسيرك طبعا ابن كثير خوي محدث بو فرمود ناسا تفسيرك شي بزوري بحديث بيغمبر كدوا صلى الله عليه وسلم بوي بيتو تفسيري مأثور يعني شي مأثور يعني بأثر ورد عن النبي صلى الله عليه وسلم بأثر بحديث بيغمبر من كدوا بوي هالآياتينا وقرا وقال حديثك بيني بتفسير آياتك بوت آياتك تفسير كدوا قال رأى فرمي أم تخبطي للشيطان حزك النصك بخوانه فالتخبط هنا قد يكون تخبطا بالمعنى الفيزيقي أي تخبط الجسد بالأرض عليه أم تخبط لتيكتشون وسلي الشواني إنسان كالي شيطان لياوا الله شيء الله كسك الله سيتوا وكبلي أجنوي بالأرزة كبكي يتوسل عرض على يسار في خوي بقري أما زانياني ترهن أفرمون ما بس بي أولني الشيطان شو تنايو جنوك شو تنايو دسيليا وشاندو الشيتي كدوا إما بس بيتشيا أفرمون بس بي أويا ك أم تشبيه أون دنا عشرين بكا لعقوبة وسزاداني أو كساني كسوخون هتاوكو خوين اللي بكشنوا هتاوكو وازلم جريمة بينن وازل الربا وسوخوري بينن هند التشبيه هي بو تفظيع ناشرين كدني صورتك لبشاوي أو خلقه نكبو بياني حقيقة أي جنابي ما وسا أم همو دەرگایانە چین کە کراونەتەوە بەڕووی ئەم کۆمەڵگە داهماوەیە بەتابەتی لە کۆمەڵگە ئیسلامیەکانە ئەچن نەخۆشەکانیان ئەو جۆرە نەخۆشانی کە جەنابەت باست کرد هەڵەسنەوە و ئەکەون و ئەژنۆیان ئەلەرزێ و چی و ئەمە مەسەلەن ئەیان بن بۆ شوێنانەوە پیانەوە ترێکە کەسەکانتان مناڵەکانتان چوزانم ئەم خزمەتان ئەم مرۆڤە ئەم تاکە جنی تێچووە ئێمە چارەسەریەکەین ئەمە چییە ما چی ئێوە لەسەر ئەمە چی ئەوەیە کە ئەمڕۆ بەڕاستی زۆرێک لە خەڵکی پێوەی گرفتارن لە ڕاستیە ئەم بابەتە ئەهێنێ نەک بەرنامەیە چەند بەرنامەی لەسەر بکرێ بەڵێ کاک عەباسی بەڕێز ئەوەی کە ئەبینرێ حەقیقەتێکی مەوجودە بەڵام تەفسیرکردنی بە جن و بەداخل بوونی جن لە لەشی ئەم ئینسانە و بەوەی کە سحری لێ کراوە بەوەی کە نوشتەی لێ کراوە بەوەی کە چاو دراوە بەوەی کە شەنسی نییە و بەختی نییە و نێوچەوانی وایە و بۆی نایە ئەم تەفسیرانە هەمویان هەڵەن ئەم کەسی کە تووشی ئەم شتە بووە ئینسان دوو جۆر نەخۆشی بەخۆیەوە ئەبینێ جۆرێکیان نەخۆشی جەستەیی و مادیە جۆرێکیان نەخۆشی دەرونی و معنەویە ئاساییە کەسێک کە لە بیستنی هەواڵێکی کتو پڕی زۆر سەخت و گرانە تووشی ئەوە بێ هۆشیاری وەعی لەدەست بە بۆیە ئافرەتێک ئەبینی کاتێک کە خەبەری کۆچکردن و مردنی ڕۆڵەکەی پێدەن خێرا ئەبورێتەوە لە هۆشی خۆیە چێ ئایامە جنی تێچوو نا ئەی ئەم مناڵە چۆن ناو جەستەی نا هەر بە بیستنی هەواڵەکە خۆ هەواڵ لە دوورەوە بوو کاریگەری لەسەر جەستی ئەم ئافرەتە بەجێشت چووە کاریگەری لەسەر ڕۆحی بەجێهێشت بوو کەواتە ئێمە ئینکاری ئەوە ناکەین کە نەخۆشی هەیە
ئینکاری ئەوە ناکەن کە سەلێتێک چوون و کۆمەڵێک شت هەن بەڵام بەحسەکە لەوەیە تەفسیری ئەم خونەخۆشیە ئەم کەوتنە ئەم هەڵنەستانەوەیە مەرجنیە جن بێ مەرجنیە سحر بێ نەی بەسینەوە بە چاو و بە کۆمەڵەشتەوە بین حقیقەتی شتەکە بەیانکەین ئەرزیە و زەمینەی ناخی ئینسانەکان ئامادەیە بۆ ئەو شتە بۆیە کاریگەری هەیە لەسەری بۆ نمونە کەسێک قەناعەتی وایە بچێ بۆ لای فڵان کەس ئەگەر قورئانی بەسەرا بخوێنێ چاکە بێتەوە ئێ قەناعەتەکەی وای پێڵێ عولەما فەرموون من اعتقد حجرا نفعه هەر کەس قەناعەتی بە هەر شتێک بێ سوودی لێ بینێ لە کوردەواری خۆمانە خەڵک چۆ بۆ سەر شەخص و دانیشتۆ و سەرخەوێتی شکاندووە و لەو سەرەوە ئەگەر لەم سەرەوە بە کۆڵ بردبێتیان لەو سەرەوە پێی خۆی هاتوێتەوە ئەمە معنەیەوە نییە و شەخصە شیفای ئەمیاوە ئەمە خۆ تەڵقینکردنە ئەمە وەهمە ئەمە خەیاڵاتە دین ڕێگە ئەدا ئەم جۆرە بیر و باوەڕە لای کەسی دین ئەسڵەن بۆ کۆتایی هەیرانی ئەم قەناعەتە هاتووە دین فکرە دین عەقیدەیە دین بیر و بڕوایە دین تێگەیشتنی جوان و دروستە دین قەناعەتە ئەسڵەن پێغەمبەری ئیسلام لە ماوەی 23 ساڵە هەموو قورئانی بۆ دابەزیەوە بە دوو قۆناغ دابەش بووە قۆناغی مەککە قۆناغی مەدینە قۆناغی مەککە 30 ساڵی خایاندووە قۆناغی مەدینە 10 ساڵی خایاندووە 30 ساڵەکەی مەککە ڕۆژووی تیان نەبوو زەکاتی تیان نەبوو حەجی تیان نەبوو حیجابی تیان نەبوو نوێژی تیان نەبوو ئەحکام و فەرزی تیان نەبوو ئەی چی بوو هەموو قەناعەت بوو فکر بوو ئیمان بوو تێگەیشتن و دەستکاری ناخی ئینسانەکان بوو لە ناخەوە دروستی کردن ئامادەی کردن عەقڵی دروستکردن کۆیلەکانی ناخی گۆڕی تێگەیشتنەکانی سابت کرد اینجا لە مەدینە ئەحکام دابەزی ئەمانەی پەروەردەبووی ئەم قۆناغە بوون لەوێ توانیان ئەرچی گەورە هەڵگرن ئەحکامیش جێبەجەکەن بۆ ڕاستکردنەوەی قسەکان تەنیا نوێژ لە مەککەیا فەرز بوو ئەویش لە ساڵی 12 پێغەمبەرایەتی لە شەوی معراجا یعنی تا 12 ساڵ نوێژ فەرز نەبوو ئەی چی بوو ئەم هەموو زەمەنە فراوانەی مەککە باسی ئەم قەناعەتە بوو دین هاتووە بۆ دژایەتیکردنی خوڕافە بۆ ڕوبەڕووبوونەوەی شتی بێدەلیل و بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەکرێ بە ناوی دینەوە ئەکرێ بە ناوی مامۆستای ئاینیەوە ئەکرێ مەرجنی ئەوەی مێزەرێکی بەسەرەوە بوو ڕیشێکی لێدانا بوو عەبایەکی لەسەر شان بوو ئەمە بکا ئێمە یەن بەم ئاەتانە باسیەکەین ئەو کەسی ئەڵێ بۆ نمونە حەدیثێکمانەیە لە بوخاریا سەری ئەم حەدیثە بکە بزانە لەکوێی ئەمەیە جێبێتەوە لەوەی کە ئەمڕۆ ئەکرێ ئایا پابەندی ئەمەیە حەدیثێکمانەیە بوخاری و مسلم هەردووکیان ڕیوایەتیان کردووە عەطای کوڕی ئەبی ڕەباح ئەیجێڕێتەوە ئەڵێ ئیبن عەباس پێی وتم ئەلا ئوریکە ئیمرەئەتەن من ئەهلی الجەنە پێت خۆشە ژنێکت پێ نیشانم کە ئەهلی بەهەشتە ئەڵێ وتم بەڵێ کێیە فەرمووی ئەو ژنە کە لێوە ڕۆی ئەو ژنە ڕەشپێستە ئەهلی بەهەشتە وتم بە چی ئەزانی ئەڵێ ئەم ژنە من لە خزمەت پێغەمبەر بووم هات بۆ لای پێغەمبەری خوا قالت وتی ئەی پێغەمبەری خوا ئینی ئوسڕع من جاجال لە هۆشی خۆمەچم ئەبورێمەوە وە کاتێکیش کە لە هۆشی خۆمەچم ئەبورێمەوە ئینی ئەتەکەشەف کەشفە بم بە جلوبەرگ و پۆشاکەم بەرزەبێتەوە و دەرئەکەوم جسمم دەرەکەوێ فەدعوا الله لی ئەگەر پێت خۆشە ئەی پێغەمبەری خوا دوعامە بکە با لەمە نەجاتم بێ پێغەمبەری خوا فەرمووی ئین شئتی صەبەرتی وەلەکی الجەنە ئەگەر بتەوێ لەسەرم حاڵەبی سەبر بگری خوا بەهەشتە ئەیاتێ وتی وەڵی پێم خۆشە سەبر ئەگرم قەیناکە کە تووشی ئەو زەحمەتە بووم باخوا بەهەشتم بداتێ بەڵام دوعام بۆ بکە کە هەم سەبرم هەبێ و هەم ئەگەر تووشیش بووم عیب و با بڵێن جسمم دەرنەکەوێت پێغەمبەری خوا دوعای بۆ کرد باش ئەم ئافرەتە بورایەوە ئاگای لە خۆینە ئەمە ئەکرێ بڵێن جنی تێچوویانە ئەگەر جنی تێچوو بۆ پێغەمبەری خوا نەیوت تۆ جنی تێچۆرەوە چارەسەر بکەم ئایا 20مان ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا قورئان بخوێنێ بەسەر کەسێکی نەخۆشە نەیوتوە قورئان بۆ ناتوە عیلاجی نەخۆشەکانی پێ بکەین هاتووە عیلاجی دڵی پێ بکەین عیلاجی فکری پێ بکەین عیلاجی عەقڵی پێ بکەین عیلاجی تێڕوانینی پێ بکەین هەڵەکانی هەموو ژیان ڕاستکەینەوە بنیادی حەزارەت و شارستانیت بنین قورئان کەی بۆ ئەمەیە من دانیشم بە دارێکەوە بەسەر کەسێکا بیخوێنم کە ئەسڵەن ڕەنگە ئیمانیشی پێی نەبێ زەورەت هێناوێتی بۆ لای تۆ کە پێویستی بە دەستگا و میزانەکەی توێیە کێن ئەوانەی چی وا دەکا کە تێگەیشتنی پێچەوانەیان هەبێت کە بەڕوای پێچەوانەیان هەبێت دەربارەی جن و کاریگەری لەسەر ئەکرێ دوو کەس لەم مەجالەیە ئیش بکەن یەکێکیان کەسانێکی پاک مسلمان دیندار بەمەبەستی دینداری ئەمە ئەکەن پێیان وایە ئەگەر کەسێ لە زەحمەتی ڕزگار بکەن خێریانەگا ئەبێ ئەمانە جاکەینەوە چونکە هەموو ئەوانەی لەو مەجالا ئیشەکەن قۆڵبڕنین هەمویان فێڵباز نین هەمویان دوکانیان بەسەر دینەوە دانەناوە هەندێکیان دەستپاک و چاک و باش و ڕابرد و جوانیشن بەڵام ئەمانیش بەڕاستی لە ئاستی تێگەیشتنی دروستی ئەم ئاەتە قورئانیانانین تۆ کەسێکی نێڵێ جنۆکە تەسیری تێکردووە بۆیە ئاوای لە پێکەوتووە شەیطان خۆی لە قورئانە خوا بەیانی کردووە بۆ ئێمە گێڕاوە تۆ ئەفەرمێ چی
سيدي ما القرآن يبكى بلى. وقال الشيطان لما قضي الأمر كقيامة هاتو نعم يعمل خوين راية والشيطان وتي إن الله وعدكم وعد الحق للدنيا لري بيغمبران أخوة بليني حقي بإيوة دا منش بلين دا بإيوة ووعدتكم فأخلفتكم من بيشواني بلين كان بوم وما كان لي عليكم من سلطان هيتش دا صلاتكم بس إيوة يا نبوة من الدنيا الشيطان الله من دا صلاة منية أمره بدارك ودانشتو ولا ما الجنة وايلي كدوي فكما برشتي لي بالريوة لبيكوتوا وعي لدسياوة هوشياري نماوة أقلي تيكتشوا أي أمانهم الشيطان بو الشيطان من نطال مشتوابكم تو شلون تواني بيبلي أو ألا من نم كردوا بلقبوي أنه والله كاكا أولي حضرتي أيوبيش قال ربي إني مسني الشيطان بنصب وعذاب نخوش كوتبو بلى. نخوش كوتبو نخوش يقين نخوشي بيستبو وكو مشهورة لكتابة كانوا لتفسير آية كان كاتك توشي أم نخوش يبو دواي لأخواك الخوايا دعوات ليكم لطفكم لقلبكي با لم نخوشم تشاك بما وتشي أني مسني الشيطان بنصب وعذاب الشيطان توشي نصب عذاب يقدم نصب شيء عذاب شيء خونيوتو الشيطان عقلتك هاو جاء أجر عقلتك شو نتواني جاري أصلا آية دروسة بيغمبريك أو أن الزليل به حاشا لهم بيغمبران كجوري إنسان كان رز لجراوي لا إخوان أو أن الأستكابة شيطان ظالم بسريا وعيه شايل بسنته لكاتك أمي إسلامي أهل السنة والجماعة متفقين لسروي كبيغمبران معصوما إخوان بارست كوات أم مسي الشيطان تيتشوني جنية كاريجري لسر أم إنسان نيشتوا وسوسي بدروس كدوا بلغمان شيء ابن كثير فرمي النصب في البدن والعذاب في المال والولد الله الشيطان أم دواني توش كردم لتشيا النصب يعني توشي لناخي خوما تشين كرت وسوسيكم بدروس بو وكو رازي فرمي بل الحق أن المراد من قوله أني مسني الشيطان بنصب وعذاب فرمي بسبب دروس كردني وسوسة بو ضل أيوب ك خواطري بو دروس ببو كوتبو ناو عذابتي وجداني درونية نقوي أمن خوشي كبيستا ببوني تأثير الشيطان هو بوا جاء أجر الشياطين أتوان أما بكن بو همو أو مسلمان الناكو جنو كوتاي بمدينة بينا بو كنترولي ناكن ونيا كيه كوتا جر كاريگري أمانوا طبعا وطبعا دو كسن جوري كان باكو بريئن بلان كوتو تجر كاري وزعكا وبيان واي باشا بأزمون سلمان دويانا كاستفاديان بيان دو بخلق بويك القرآن بسرا أخواني بلان لقرآن وانا الحديث الصحيحة يك شتمانية يك حالتمانية بويا مالهم يك حالتمانية كسيك لسدمي بيغمبرة توشي حالتك يو بيو قرآني بسرا أخوان رابا تشاقو بتوا بس أو من هي دارك اللي يلقي ونية بس أو هي كبيغمبري خوا فلوتي دعاء كان قرآن بخوين الأساسية دعاء كردن قرآن خويندن من سورتك بخوين بس ما يتعامل على كيتو بخواتوا بأميدية ويشاك بأميد من بخوايا بشمان بخوا بستوا بعد الجنوكيك لأرانية قصة كدن لشتي غيب وعجائبنية أما سيجي ترى بلام زورة تلو برزانة كأمي شيكن دوكاني عندنا كاسبية كان أمانة شتاني قالن تمتمي أكن تجلي تناغي كاتك أينو سنو شتكان شتاني كديان شتيان بومن يناوة روجك كسيك يك علاقة نشتبه من هنا كجماردم دوري بستو أول دبود وتي مهم ولا مال إما دوز راونته قرآن بحقت يك دانيان لي تنقشتم شي نسراوة يا عزيزم أم نشتيا أجر آية القرآن الشارد نو بيتشو بناي بوتشي أجر آية نية يترد دسبريني خلتيبو طبعا أصلا أجر دعاء دوايا إنسانك بو خوش يتواني لخوي طبعا بيستقاتو ونيا بيقول ماي تنيا أول درة درا ولا بس الدعاء كسي كبيت واي دين صلاح تقوى الأستيكاية كتب دعاء خير مبكر بأودي وقت برسيار بكين آية مروف توانای کۆنتڕۆڵ کردنی بوونەوەرەی هەیە واتە توانێت کۆنتڕۆڵی جینیەکان بکات و لە بەرژەوەندی خۆی بەکاریان بهێنێ ئەوەی لە قورئانە باس کراوە تەنیا یەک کەس خوا بەیانی کردووە دەسەڵاتی هەبووە جنۆکەکان بۆ مسەخەر بکا بۆ خۆی ئەویش حەزرەتی سولەیمان بوو سولەیمان پێغەمبەرە
ئەویش نەک هەر جنۆکە وابزانم گیانەوەرەکانی تریش هەر هەموو شتێک ئەمە وەکو بڵێ معجزەی ئەوە بوو آخر خۆی ئەم سولەیمانە داوای کرد ربي هب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي شتێکی لێ داوا ئەکەم هەر بە منی بی دوای خۆم بە کەسی نەدەی بۆیە ئەوە بە پێغەمبەری خۆشمان نەدراوە لەو جزئەیە ئەکرێ پێغەمبەری ئێمە مەقامی لاویش و لەهەموو پێغەمبەرانیش بەرزتر بێ بەڵام لەم جزئەیە ئەو لە پێشتر بووە بەوەی کە عفریتەکان کە جن بوون قال عفریت من الجن وانە جن بوون ئەوانیش عفریت یانی جنۆکە دەسەڵاتدارە بەهێزە شارەزاکانیش هەرهێز نا علمیش قەوی بوون عەلیم بوون ئەوانە لە بەردەمی سولەیمانە ئیشیانە کرد سولەیمان مسەخەریە کردن چی بۆ کردن يعملون له ما يشاء من محاريب وتماثيل أهاتن شان بودروس كر محراب برز وجوان بيكر عم بوتاشي بدل يقول شي بيستاهل برت بوان دروس كرت تنانت عرش بلقيسيان بو نقل كل كيو بو كيو لا سبقوا بتشاوتروكانك اما اوي كوايكد قال الذي عنده علم من الكتاب بعلم كرتي وای ئالێرەوە ئەبینین دەسەڵاتی مرۆڤ بەسەر جیننا بۆ ڕامهێنان و مسەخەرکردن و خست لە ژێر ڕکێفی خۆیەوە بە کەس نەدراوە ئیدعایەتی باتڵە ئەو شتانەی ڕوو ئەدەن لە سەردەسی ئینسانەکان سێ جۆرن پێغەمبەران لە سەردەستیان شتێ ڕوئەدا لە دەرەوەی توانای مرۆڤەکانەوەیە پێوترێ معجزە بۆ پێغەمبەران پێویستە لە پێناو سەلماندنی دەعوای پێغەمبەرایەتی شتێک لە سەردەستی وەلیەکانی خوا دروست ئەبێ کە خەڵکی ئاسایی پێی ناتوانێت پێوترێت کەرامەت فەرقی معجزە و کەرامەت ئەوەیە پێغەمبەران ئەبێ بەیانی معجزەکەیان بکەن بەڵام ئەولیاکان ئەبێ کەرامەتەکان بشارنەوە ئەبێ ئیدعای نەکەن شتێک ڕووەدا لەسەر دەستی کەسانێ نە پێغەمبەرن نەوەلین خارق العادەشن ئێمە وا ئەبینین ئێمە وا ئەزانین ئیتر هەر تەفسیرێکی بۆ دانی بۆ دابنێ مهمەوەیە ئەوەی مەقبوڵ و پەسەندە لە شەرعی خوایە یا معجزە بێ پێغەمبەرە ئیدعایکە یا کەرامەتێک بێ لەسەر دەستی ساڵح و وەلیەک ڕوو بدا خۆی ئیدعای نەکا ئێمە پێ بزانین غەیری ئەم دوانە ئەوی تری بازارگەرمکردن و خۆ پێگەیاندن و خۆنواندن و هەر شتێکی ناوەنێ لە کۆتاییە پرسیار زۆرە بیکەین بەس من هەر کاتمەوەیە تەنها ئەم پرسیارە بکەمایە چەند پێویستە ئێمە بترسین خۆ بپارێزین لەم بوونەوەرە پێوترێت جن ئیمامی تەحاوی لە کتێبی شەرح الئاسارە ئەفەرمێ ئەوەی لەسەر ئێمەیە پەناگرتنە بەخوا لە شەیطان ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئێمە پەناگرین بەخوا دین هاتۆ بۆ دروستکردنی تەوەکل بۆ بەهێزکردنی ئیرادەی ئینسان بۆ محکەم بوون بۆ دڵنیابوون کاتێ من خوا بناسم ئیتر باکم لە چییە کەسێ خوا بناسێ و پشتیوانی بەخوا قایم بێت ترسی لە چییە کەسێکیش خوا نەناسێ ئیتر چی هەیە ئالێرەوە ئێمە هیچ ترسێکمانە لە جن هەیە نە شەیاطین هەیە بەڵام شەیطان یا شەیاطین ئەوەندە حسابیان بۆکەین وەسوەسەمان بۆ دروست نەکەن تووشی طبعا شەیطان لە ڕێی وەسوەسەوە لە ڕێی جوانکردنی خراپەکانەوە وەزەیەنە لەهم الشەیطان وأعمالهم لە ڕێی ئیغوا و سەرلێشەواندنەوە لە ڕێی ئیضلال و ڕێونکردنەوە لە ڕێی کوفر و لە ڕێی حرام توشبوون و لە ڕێی هەموو شتانە بێنە شەیطان پیلانی هەیە ڕۆژانە بۆ ئینسان ئێمە ئەوەندە حەزەری لێ بکەین وانە ئین الشەیطان لەکم عەدوٌ فاجتنبوه وانە ئێوە خۆتان لێ بپارێزن ئێمە نابێت دابنیشین هیچ خەم و باکێکیشمان نەبێ بەڵام نابێت دابنیشین و ترسیش زاڵ بێ بەسەرمانە نەوێرین بجوڵێنەوە نا ئەوان کاریگەری جەستەیان لەسەر ئێمە بە هیچ جۆرێک نییە داخل بە ئێمە نابن بۆ دڵنیابوون لەسەر ئەمە ئیمایکایکی گەورەی وەکو دکتۆر یوسفی قەرەزاوی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەنا لا ئەڕا أن الله سبحانه وتعالى أنا أرى أن الله سبحانه وتعالى لم يمكن الجن بحيث يتحكم في الإنسان الله من واتي قيشتم كذات الله نوت صال عمريتي وهرمو عمري لخدمتي كتاب وقرآن وعلم ومعرفة بس هالبردوها الله لم آخر عمره ما كان لخرمانك خم بين ما وهم بحث نوسين وتوجينا ويا الله قشت قناعته
کە پێم وایە هەرگیز خوا دەسەڵاتی بە شایاتین و جن نەیاوە کاریگەی لەسەر ئینسان بەجێ بێڵێ بۆیە لە شوێنێکی ترا لێ پرسنی باشە ئەو محەدیسە چی لێەکەی هەر خۆی ئەفەرمێ جەنابی دکتۆر یوسفی قەرزاوی ڕەحمەتی لێبێ ئەفەرمێ من پێم وایە کە یەک حەدیسی صحیحمان نییە لەو مەجالەیە کە باسی داخڵبوونی جن بکە بەلاشی ئینسان نیمانە وقت كم بوجنا من هم حديث سالم من أبو كبخاري كمسلم حتى قولي علماء من أبو بوي بسلاني برنس وبن رمزان ابن عاشور من أندلسي ابن حيان من ابن كثير من الرازية طحاوية قرطبية طبرية يعني أما سرچاوكاني معرفي باشي شيخ استرو يعني يويك بيست كقناعك بما اكتفاءك إن شاء الله دستان خوش بما مصاي برز أسيد مندن برز دكتور طه ظلمي دكتورة لا تفسير زانستكاني قرآن وەڵامی پرسیارەکانی ئەمجاری دین و دنیایدایە وەزنەر سپاس بینەرە بەڕێز و خۆشەویستەکان با سپاسی هاوکەرانمەوە دێمە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەتان تا ئەڵقەیەکی دیکە هەر شاد بن.